تێکلداری گاوên dîrokî yên gerîla û hewildanên Tirkiye çalakvanên ji Başûrê Kurdistanê Qadir Ehmed axivî. Çalakvan Qadir Ehmed got, ev bû cara sêyem e ku gerîla ji bo çareseriya pirsgirêka Kurd û aştiyê gavên dîrokî davêje. Ev gava gerîla ya ji Bakur ber bi Başûr ve pir girîng e û hevîdarim ku encameke baş ji bo Kurdan bîne. Pêwîst e pêvajo piralî be û giştî be. Rêber Apo gerîla destê aştiyê dirêj kiriye û divê dewlet jê gavên pêwîst bavêje. پرۆسەی ئاشتی کەوە ماوەیەکە دەستی پێکردووە لەلایەن دەوڵەتی تورک و گەریلاوە هەنگاوێکی گرنگە و بۆ جاری سێهەمە کە گەریلا دەست پێشخەری دەکات بۆ کشانەوەی لە باکووری کوردستان بۆ باشوور کەوا یەکێکە لە هەنگاوە گرنگەکان و بەڕاستی جێگای دەستخۆشیە. هیواداری پرۆسەکە بە سەرکەوتووی گا بە ئەنجام و نەتیجێکی باشی هەبێ ئینشاڵڵا لە بەرژەوەندی کورد بکشێتەوە. ئەوەی ئێمە چاوەڕێمان دەکردەوەی خەڵکی کوردستان دڵخۆشتر بوو بەوەیە کە جارێکی تر ڕزوباغەکانمان ناسووتێنرێ، جارێککە کوردستان کاول ناکرێت کە شەڕ نەبێت، ئاشتی بەردەوام بێ. بەڕاستی مای دەستخۆشیە بۆ ئاودانکردنەوەی کوردستان بۆ ئەو گوندانێکە زیانیان پێگەیتووە لە کاتی شەڕی گەریلا و دەوڵەتی داگیرکەری تورکدا. جابوویە دەست پێشخەریەکەی ڕێبەری گەلان ئۆجەلان بەکارێکی مەزن دەزانین، دەستخۆشی لێ دەکەین. هیوامان وایە دەوڵەت تورکیش هەنگاوی جددی بنێ کە گەریلا دەستی ئاشتی درێژ کردووە، کە ڕێبەر ئاپۆ دەستی ئاشتی درێژ کردووە، دەبێت تورکیش دوو هەنگاو بێتە پێش لەبری هەنگاوێک، دەبێت ئامادە سازی تەواو بکرێت و ئەگەر بکرێت لایانی سێمیش بێتە ناو پرۆسەکەیەوە بۆی زیاتر متمانە دروست بێت و ئاشتێکە سەر بگرێەوە بەنسبەت باشووری کوردستانیشەوە، بەنسبەت لایەنە سیاسەکانی کوردستانیشەوە. کەسانی باشی ڕۆشنبیری دەڤەرەکەمانی باشووری کوردستان هەموو ناوچەکانی کوردستان دەبێت هەوڵی جددی بدرێت بۆ بەردەوامبوونی پرۆسەی ئاشتی، بۆی زیاتر ڕوون بکرێتەوە لە لای خەڵک کە ئاشتی سوود و قازانجەکەی لە چدایە و شەڕ و ئاژاوەش ماڵوێران کاولکاری بەدواوەیە. بۆیە پێویستە لەسەر هەمومان تاک بە تاکمان کە پشتگیری پرۆسەی ئاشتی بکەین بۆ بەدیهێنانی ئەو خەون و خەیاڵی کە چەند ساڵە هەمانە. بەڵێ پرۆسەکە ئەگە بمانێ سەرکەوتن بێت تورک بەڕاستی نیەت باچی خۆی پیشاندا جێبەجێکردنی چەند خاڵێک هەیە کە دەبێت دەست بەجێ جێبەجیان کات. یەکێک لەو خاڵانە ئازادکردنی سەرجەم گیراوانی سیاسی باکووری کوردستان، یعنی بێم مەرجەوە بۆ پرۆسەی ئاشتی. دوو، ئازادکردنی ڕێبەر ئۆجەلان، ئازادکردنی هەموو ئەوانەی کە لەسەر بوونیان بە پەکەکە یان بوونیان بە ئەندام لە ڕێکخراوە کوردیەکان دەستگیر کراون کە دەبێت ئازاد بکرێن. ئەوەی یەکێک لەو پرۆسانەیە. دوو، ئازادکردنی زمانی کوردی کە مناڵانمان لە قوتابخانەکانی تورکیادا بە زمانی دایک بخوێنن. سێ، پەرەدان بە ئاودانکردنەوەی باکووری کوردستان، هەوڵدان بۆ نوێکردنەوەی هەوڵدان